بە هیوای کاتێکی خۆش خوێندکاری ژیر لەگەڵ وانەی بیرکاری بۆ پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 23. لاپەڕە 23 ئەو کتێبە باسی ڕاهێنان و شیکاری پرسیارەکان شیکار بکە بە بەکارهێنانی ڕێگای بخەمڵێنە و ساغ بکەوە. پرسیاری ژمارە 1 کرمانج چل سێو و پرتەقاڵی کڕی؟ ژمارەی سێوەکان 14 کەمتر بوو لە ژمارەی پرتەقاڵەکان. خشتەیەک بەکاربهێنە بۆ دیاریکردنی چۆنیەتی دۆزینەوەی ژمارەی هەریەک لە سێو و پرتەقاڵەکان. خشتەیەک بەکاربهێنە. لێرە هەندێک سێو هەیە، هەندێک پرتەقاڵیش هەیە. ئەو زانیاریانەی کە دەیانزانم لەسەر کاغەز دایان دەنێم. دەنووسم بۆ وێنە سێو کۆ پرتەقاڵ یەکسانە بە 40. ئەوە زانیاریە کە هەمە سێو کۆ پرتەقاڵ دەکاتە 40. ئەوجا ئەو زانیاریانەی کە هەمە بێجگە لە 40 ئەوەش ژمارە 14، چونکە دەرێ ژمارەی پرتەقاڵەکان ژمارەی سێوەکان بە 14 کەمترن لە پرتەقاڵەکان، یان دەتوانین بڵێین پرتەقاڵەکان بە 14 زیاترن لە سێوەکان. کەواتە یەکەم ژمارە کە دەست پێ بکەم بە خەمڵاندنەکەم ئەوەیە کە ژمارە 40 بینم 14ی لێ دەرکەم بزانم چ ڕوو دەدات. ژمارە 40 کەم 14 یەکسانە بە 26. کەواتە لە 26ەوە دەست پێ دەکەم کە خشتەکەم دروست دەکەم. لە خشتەکە پێش هەموو شتێک دەنووسم پرتەقاڵ، تەنشتی دەنووسم سێو، ئەوجا سەرجەمەکە سێو و پرتەقاڵ، جیاوازیەکەش جیاوازی پرتەقاڵ کەم سێو. گۆتمان بە خەمڵاندن دەست پێ دەکەین بە ژمارە 26. وا دادەنێن پرتەقاڵەکان 26ن، سێوەکانیش 14نە، چونکە ئەگەر 26 کۆ بکەمەوە لەگەڵ 14ی دەبیتە 40، وەکو لێرە 40 کەم 14 کردی 26. ئێستا دەبی ساغی بکەمەوە بزانم ئایا 26 و 14 ڕاستە یان نا، واتە جیاوازیەکەیان دەربینم بزانم دەکاتە 14. 26 کەم 14ی لێ بڕوە دەکاتە 12. کەواتە خەمڵاندنەکەم هەڵەیە. 12 هەڵەیە. لەبەر چە هەڵەیە؟ لەبەر ئەوەی لە پرسیارەکەی نووسرابوو، لە پرسیارەکە ئەو زانیاریانەی کە هەمان بوو ئەوە بوو کە سێوەکان بە 14 دانە کەمترن لە پرتەقاڵەکان. لێرە کە خەمڵاندنەکەم کرد دەرچوو 12، کەواتە 12 هەڵەیە. ئێستا چ دەکەم؟ کە زانیم جیاوازیەکە کەمە، سێوەکان کەم دەکەمەوە، پرتەقاڵەکان زیاد دەکەم. پرتەقاڵەکان دەکەمە 28، سێوەکان دەکەمە 13، کە دەکەمە 27 ببورن، سێوەکان دەکەمە 13، کە 27ی کەم 13 دەکەم، 7 سێی لێ بڕوە 4، 2 یەکی لێ بڕوە 1،
دروستە، جیاوازیەکە دروستە. ئێستا دێم ساغ دەکەمەوە بزانم سەرجەمەکەشی دەکاتە چل. 27 کۆ 13 یەکسانە بە چل، کەوا بوو ژمارەی سێوەکان 13 27 پرتەقاڵە، جیاوازیان 4 و سەرجەمیان چلە. ئێستا زانیمان کە چەند سێو هەبوو و چەند پرتەقاڵ کرمانج کڕی. گەڕێمەوە لای پرسیارەکانم. پرسیاری ژمارە 2: تیپی یانەی دهۆک 25 یاری تۆپی پێی کرد. ژمارەی یاریەکانی بردیەوە 9 زیاتر بوو لە ژمارەی دۆڕانەکان، و 2 یاری کۆتایی هاتبوو بە بەرامبەر. خشتێک بەکاربهێنە بۆ دەرخستنی چۆنیەتی دۆزینەوەی ژمارەی یاریەکانی براوە. ئێستا زانیمان 25 یاری کرایە تیپی یانەی دهۆک، 2 یاریان بەرابەر بووە، یەکسان بووە، نەدۆڕایە نەبرایتەوە. دەشزانین کە یاریەکانی براوە بردیانەوە 9 زیاتر بوو لە یاریەکانی دۆڕاندیان. ئێستا خشتێک پێک دەهێنین. ئەم لێرە نووسیتم ئەو یاریانەی دۆڕاندن بەرابەر براوە سەرجەم و هەمووی بزانین دەکات چەند. جیاوازیەکەم لێرە نەنووسیە، بەڵام دەزانم کە هەموو یاریەکان 25 یاریە. دەشزانم کە 2 یاری بەرابەر بووە، بەرامبەر یان بەرابەر واتە یەکسان بووە. ئەو ژمارانەی کە هەیتم تەنیا 25 و 2 هەیە، هەروەها ژمارە 9 هەیە. یەکەم جار 25 دووەکەی لێ کەم دەکەمەوە، هەتا چونکە دەزانم دووەکە بەرابەرە، با 2 لەگەڵ نەبی بەرابەرەکە تەنیا یاری بردنەوە و یاری دۆڕاندن لەگەڵبی. ئەوجا 23 یاری دەمینێتەوە، سەرجەمی دۆڕاندن و بردنەوە. لەو 23ە چونکە بردنەوە 9 یاری زیاترە، ئەمن ئەو 23ی کەم 9 دەکەم هەتا هیچ نەبی 2 ژمارەم هەبی. لەو 2 ژمارەیەوە دەستیان پێ بکەم. دەرچوو 14. ئێستا دەچم 9یەکەی دادەنێم لەژێر دۆڕاندن، 14کەش دادەنێم لەژێر براوە، کە دەزانم 9 کۆ 2 کۆ 14 دەکاتە 25، کەواتە سەرجەمەکەم ڕاستە. ئێستا ئەگەر 14ی کەم 9 بکەم، ئایا 14 کەم 9 دەکاتە 9 یان ناکاتە 9؟ بێگومان من ئەگەر 14ی کەم 9 بکەم دەکاتە 5، کەواتە 14 و 9 14 هەڵەیە. 14 هەڵەیە، خەمڵانەکەم هەڵەیە کە ساغم کردەوە. ئەگەر 14ی بینم 9 لێ دەرکەم نابیتە 9، دەبیتە 5، نابیتە 9، کەواتە ئەمن ئەو 14ی دەبی زیاد کەم، ئەو 9یش کەم کەم، هەتا کە جیاوازیەکەی دەبینمەوە ببیتە 9. ئەو 14ی بە چەند کەم کەم؟ بە 2. ئەگەر بە 1 کەم کەم جیاوازیەکە نابیتە 9، دەبیتە 7. یەک لێرە کەم کەم زیاد کەم، یەک لێرە کەم کەم، جیاوازیەکە بە 2 جیاوازی هەیە. بەڵام لێرە چونکە من دەزانم جیاوازیەکە 5
پێنج ناکاتە نۆ هێشتا چارمایە لەبەر هەندێ ئەو چاردەیەی دوی لۆ زیاد دەکەم دەبیتە 16 ئەو نۆیەش دوی لێکەم دەکەم دەبیتە 7 ئێستا ئەمن ئەگەر 16ی بینم هەفتی لێ بڕوە جیاوازیەکە نۆیە کەواتە جیاوازیەکە دروستە ئەوجا ساغی دەکەمەوە بزانم 7 کۆ 2 کۆ 16 ئایا دەکا 25 بەڵێ 7 و 2 دەکاتە 9 9 لەگەڵ 16 دەکاتە 25 کەواتە وەڵامەکەم چ بنووسم دەنووسم وەڵام ژمارەی یاریەکانی براوە یەکسانە بە 16 بگەڕێمەوە لای پرسیارەکان پرسیاری ژمارە 3 باخچەیەکی شێوە لاکێشەیی چێوەی 40 مەترە درێژی باخچەکە 6 مەتر زیاترە لە پانیەکەی درێژیەکەی چەندە پانیەکەی چەندە لێرە چوار وەڵام هەیە یەکەمیان ئەو وەڵامە دووەمیان ئەو وەڵامە سێم ئەو وەڵامە چارەم ئەو وەڵامە هەڵدەبژێرین لە وەڵامانەی کە هەیتمان بێگومان ئەو وەڵامە لەگەڵ یەکە ئەگەر تەماشاکەین درێژی لاکێشەکە لێرە 12 پانیەکەی 6 واتە ڕاستە زیاترە جیاوازیەکەی 6 چاردە و هەشتیش جیاوازیەکەیان هەر 6 15 و 9 جیاوازیەکە 6 13 و هەفتیش 6 واتە لە دەربارەی جیاوازی هەموو وەڵامەکان ڕاستن بەڵام بزانین ئایا کامەیان لەوانە یان یەکیان یان دویان سێیان کامەیان یان هەموویان ڕاستن یەکێکە ساغ دەکەمەوە چمە لای وەڵامەکانم باخچەیەکی لاکێشەیم هەیە باخچەکەی لاکێشەیم ئەوەی کە ئەمن دەیزانم چێوەکەی 40 مەترە درێژی باخچەکەش بە 6 مەتر زیاترە لە پانیەکەی یەکەم وەڵام تاقی دەکەمەوە کە درێژی لاکێشەکە 12 مەترە پانیەکەشی 6 مەترە ئەمن دەزانم کە چێوەی لاکێشە دەکاتە درێژی لاکێشە کۆپانی لاکێشە کۆ درێژی لاکێشە کۆپانی لاکێشە واتە دووجار درێژیەکە و دووجار پانیەکەی دەبی کۆ بکەمەوە سەرجەمەکەی دەکاتە چێوە ئێستا ئەوانە کۆ دەکەمەوە بزانم وایە یان وانە ئێستا 12 کۆ 6 دەکاتە 18 دیسان لێرە 12 کۆ 6 دەکاتە 18 18 کۆ 18 یەکسانە بە 36 هەڵەیە چونکە لاکێشەکەی من چێوەکەی 40 مەتر بوو کەواتە وەڵامی یەکەم هەڵەیە ئەوە تەواو چمە لای وەڵامەکەی دووەم درێژی لاکێشەکە 14 مەترە پانیەکەی لاکێشەکەش 8 مەترە چێوەکەی دەبینمەوە 14 کۆ 8 کۆ 14 کۆ 8 دەکاتە 14 و 8 دەکا 22 14 و 8 22 22 کۆ 22 یەکسانە بە 44 ئەویش هەڵەیە چونکە لاکێشەکەی من 40 مەترە ئەوەش تەواو بوو هەڵە دەچمە لای وەڵامی سێیەمم درێژی لاکێشەکە 15 پانی لاکێشەکە 9 چێوەکەی دەبینمەوە 15 کۆ 9 دەکاتە 24 15 کۆ 9 دەکاتە 24 24 کۆ 24 دەکاتە 48 هەڵەیە لاکێشەکەی من 40 مەترە دێمە لای وەڵامەکەی دیکە درێژی لاکێشەکە 13 مەترە
کۆمپانی لە کێشەکە 7 مەترە چێوەکەی دیسان دەبینمەوە دەنووسم چێوە دەکاتە 13 کۆ 7 کۆ 13 کۆ 7 13 کۆ 7 دەکاتە 20 لێرەش 13 کۆ 7 دەکاتە 20 20 کۆ 20 یەکسانە بە 40 ئەوە لا کێشەکەی منە ئەوە وەڵامی دروستە. دەگەڕێمەوە لای پرسیارەکان و دەمەوێ ئەوەی ڕوونکەمەوە خوێندکاری ژیر کە ئەو نووسینەی لێرە نووسرایە زۆر 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 گرنگە هەمیشە بیخینەوە و بە بیرخۆتی بینەوە. بە ئەمنیش بیخینمەوە لێرە چ نووسرایە. ڕێگاکانی شیکاری پرسیارەکان. یەک لە ڕێگایەکان هێڵکاریەک یان وێنەیەک بکێشە، ئەوە یەک. نمونەیەک دروست بکە یان بە کردار جێبەجێ بکە. کردار واتە ئەژمێرکردن. پاشان دەتوانی لیستێکی ڕێک پێک بهێنە، بخەمڵێنە و ساغ بکەوە. ئەوانە هەموو ڕێگانە. بە هەنگاوەکان تا بگەڕێەوە، بە دوای شێوازێک بگەڕێ، خشتەیەک یان وێنەیەکی ڕوونکردنەوە پێک بهێنە، شیکاری پرسیارێکی ئاسانتر بکە، هاوکێشەیەک بنووسە، دەرئەنجامی ژیربێژی بەکاربێنە کە ئەوەش زۆر زۆر گرنگە. ژیربێژی ئایا وەڵامەکەت بە وەڵامەکەت شیاوە گونجاوە، ژیربێژی بەکاربێنە ماقولە وەڵامەکەت یان نا، لۆژیکیانەیە یان نا. ئەوانە هەموویان زۆر زۆر گرنگن. هەمیشە ئەو خشتەی بخینەوە و بە بیرە خۆتی بینەوە. ئەمن لێرە خوێندکاری ژیر دێمە کۆتایی ئەو وانەیە و هەتا وانەی داهاتوو هەر خۆش و شاد و بەختەوەربی.